بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری کەسایەتێکمان کردووە کە هەم خۆی و هەم خانەوادەکەی خزمەتێکی زۆریان بە بزوتنەوەی ئازادی خوازی کورد کردووە بە تایبەتی لە شاری سلێمانی. ئەو یەکێک بووە لەو وەرزشوانە بە ناوبانگانەی شاری سلێمانی کە تەنانەت تا ئاستی هەڵبژاردەی تیپی بالێ عراقی ژەڕوات. ماوەیەکی زۆر لە زیندانەکانی بەعس بەسەرەبات. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵبینەوە و شایەتی لەسەر ڕووداوەکانی زیندان بە تایبەتی دەدات کە خۆی لەوێ بۆ ماوەی چەندین ساڵ لە نزیکەوە ئاگاداری ژیانی زیندان و زیندیانەکان بووە کە ئەویش کاگ ئاسۆی عەلی نەجاڕە. کاگ ئاسۆ بە خێربی بۆ بەرنامەی پەنجەم. زۆر سپاس کاکەکەوەیان چاوەمازەکەم زۆر سپاس بۆ ئەم چاو پێکردنش. سپاس بۆ جەنابەت. کاگ ئاسۆ ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین لە دوای ساڵی 1975 کە ئەو نەکسە گەورەی بەسەر شۆڕشەهات دیارە بنەماڵی ئێوە بە تایبەتیش شەید ئەنوەری عەلی نەجاڕی برات لە شۆڕشی ئەیلوولە دەورێکی گرنگی هەبووە. بەڵام هەر پاش ماوەیەک جارێکی تر بە تایبەتی کاگەنوەر دەزەکاتەوە بە خەباتی سیاسی و چەکداری لە سلێمانی و شارباژێر و ئەمانە. ئەمەش بێتە هۆی ئەوەی کە بارگرانێکی گەورە لەسەر ماڵی ئێوە دروستەبێت لە بەرەوەی بنەماڵەیەکی ناسراون. حکوومەتی عێراق ماڵی ئێوەش وەکو چەندین ماڵی تێکۆشەری دیکەی پێشمەرگەی هەموو لایەنە سیاسیەکان دەست بەسەرەکات و ڕەوانەی خواری و عێراقتانەکە. حەزەکەم باسی ئەوە ما بۆکە ئێمە چۆن بوو، کەی بوو، ساڵی چەند بوو، ینی پێیانوتن ئاگاداریان کردن یاخود هەر یەکسەر هاتندیان بەسەر ماڵەکان ناو ئێوەیان برد بۆ زیندان. بەڵێ خۆی سەرەتای ئەوە گەڕێت و بۆ ساڵی 1970 مانگی حەوت ئێوارەیەکی هاوین بوو. ئێمە لە ماڵەوە دانیشتە بووین. شەوەکە شەوی چوارشەمە کاتی ریاضە فیسپا بوو. ئێمە من و کاکە عومەر و براکە مەچووکە ریاضی بووین، متابعە ئێوەمانە کرد. ئەو شەوەش شەوی بەرات بوو. پێش ئەوە ئێمە ئەمانزانی ئەو ماڵی ئەو پێشمەرگانە ئەژیرێ یاخو کەسوکاریان نەژیرێ. بە تایبەتی خوشکەکانم ئەچوونە ماڵی دراوسەیەکمان بە ناوی مامۆستا عوسمان. هەموو شەوێک ئەچوونە ئەوێ بەیانی ئەگەڕانەوە ماڵی خۆمان. ئەو شەوە ئەمە ئەوان نەچوو بوون لەبەرەوە ئێوارە بوو، کاتیەوە نەبوو بچن بۆ ماڵی دراوسەکەمان. ئەوانەمان نەزانی ماڵەکە پڕ بوو لە خۆی خاصە. ئەو کاتە مولازم محسین تازە هات بۆ سلێمانی. مولازم محسین هات یای بەسەر ماڵی ئێمە. دایکم ئەو کاتە نەخۆش بوو لە جێگایە کەوت بوو. خوشکەکانم براکانم هەموو بە دەورێەوە بووین. مولازم محسین وتی خۆتان کۆکەنەوە ئێمە هاتوون بۆ گرتنی ئێوە لەبەرەوەی کوڕەکەتان پێشمەرگەیە. زۆرمان لا سیر بوو چۆن زانیان خوشکەکانم ئەو کاتە لە ماڵەوەن چکە پێشتر وەکو بۆم باس کردی لە ماڵی دراوسێکەمان بوو. دیارە کەسێک هەبوو ئیخباری لیابوون. ئەوە بوو مولازم محسین وتی هەمووتان خۆتان کۆکەنەوە. کەسێکی تریشی لەگەڵا بوو بەڕاستی و کەسێک تر ناوەکەی نازانم سابیرم ناکەوێتەوە خانەقینی بوو. مەجیدی ناو بوو. بەڵێ مەجید وتی ئەبێ ئەو ئافرەتش بێ کە لە جێگایە کەوتووە. مولازم محسین ئەو کاتە تازە هات بوو ئەوێ وتی نە با دایکەکەنەیە لەبەرەوەی نەخۆشە لە جێگایەکە. زۆر موسری بوو لەسەرەوەی کە دایکیشمان بێت. بەڵام قسەی مولازم محسین سەرکەوت. دایکم نەهات، دایکمیان نەهێنا. ئەوە بۆ هەمومیان کۆ کردەوە. لەو کاتەیە کە ئازادی برام لە ماڵەوە بوو لەگەڵ نەوزادی برام، نەوزاد ئەسکەری فیرارە بێ. ئەوانیش بەحسابە بێ لەگەڵمانە بێن بۆ سجن. بەڵام لەو کاتەیە لیان تێگەچێ ئازادی برام و نەوزادی برام بە یەکەوە ئەچنە سەربان یاخو با بڵێن ئازاد لە پلیکانەکەیەتە خواردن نەوزاد ئەچێتە سەرەوە ئەچێتە ماڵە دراوسێکەمان ئەو خۆی نەجادەیە. بەڵام ئێمە ئەگیرین. بەرزانی براشم ئەو کاتە لە ماڵەوە نەبوو. ئێتر ئێمەیان گرت و دایکمیان بۆ کوێیە؟ ئێمەیان بردیانین بۆ ئەمنی بەلدە هەبوو سەرای ئێستا. ماوەی چەند سەعاتی ماینەوە لەوێ ناویان نووسینەوەمانەوە. دوایەوە بردینان بۆ سەرەوە بۆ سجنی سەرەوە. ئەو کاتە بەرامبەر نادی عومال بوو باوڵین بیانەوە سجنی سەرەوە. ئێتر لەوێش فترەیەکی باش ماینەوە. بەیانێکیش کاساین داخەوتیان خۆتان کۆکەنەوە ئەتان بووین بۆ خواری عێراق. باشە چی لێ بۆ کاتە
ئەو شەوەی کە ئێوەیان برد خەڵکی تریشیان گرتە بوو یاخود هەر تەنیا ماڵیەوە بوو خەڵکی تریشی لێ بوو باڵە ماڵی کەسوکاری پێشمەرگەی لێ بوو باوکو برای پێشمەرگەی لێ بوو حسەکەلۆشی لێ بوو یەکێ لەوانە باوکی ملازم عومەری لێ بوو چەند کەسێکی تریشی لێ بوون هەتا مامۆستا عەتا تاهیر ڕەسام ئەوی لێ بەڵام ئەو لەسەر قەزەیەکی تر گیرا بوو وازانم ئەچوو بۆ خارج لەسەر ئەوە گرتویان ئەم کەسانی لێ بوون بەڵام شوێنی خێزانەکان لە شوێنێکی تر بوو لە پشتی ئێمەوە بوو تحقیق نەبوو چکە ئێمە حجز بوون تحقیق نەبوو بەڵام ئەوە هەبوو هەچ کەسێک کوڕەکەی لە دەرەوە بهاتایەوە یا باوچیان لە دەرەوە بهاتایەوە ئەمان ڕاستەوخۆ بۆیان هەبوو کوڕەکە یا باوچیان بەرن لەبەرەوە تحقیق نەبوو نەخێر تا ئەو کاتە ئێمەیان بر بۆ سەرجی سەماوە کەس لەگەڵمانە قسەی ناکرد بەزەونە ئێمە لە حجز بووین لە سەرجی سەماوە کەواتە کە ئەو کاتە دایک و باوکت تەمەنیان چەند بوو دایک و باوکم ئەو کاتە باوکم 50 ساڵێکە بوو 55 ساڵ لەو تەمەنەیە بوون تقریبا نزیکی یەکتر بوون دایکم 50 ساڵێکە ینی با حسابی ئەوە 6 سەرخێزان بوو کە گیرا بوون ئێمە کە گیران سێ خوشک شەهلا لەیلا سوعاد سێ برا بەڕەحمە ئەکرەمی برام ئازادی برام لەگەڵ باوکم عەلی نەجات ینی حەوت کەس سەرخێزان گیرا بوون ئێوە کە بردنیان بۆ سەماوانە لەوێ ڕاستەخۆ بردنیان بۆ شوێنی بردنیان بۆ سژنێکی تایبەتی بۆ شوێنێکی تایبەتی ناوی شوێنەکە چی بوو کاکە کاوە ڕێگایەکی دوور و درێژ لێرەوە بۆ سەماوە ئەو کاتە پاسی 18 نەفەری هەبوو ئێمەیان خستە پاسە 18 نەفەریەکان و یا تاغ و جل و بەرگۆ ئەم شتانەی کە پێمان بوو خسیانە گەڵابەیەکەوە بەیانی بەڕێکەوتین تقریبا سەعات 12 شەو یەکی شەو ئێمە گەشتینە سەماوە سنجی خەما شورتە بوو ئێمەیان بردە ژوورەوە لەوێ شەرعی نەشت ئافرەتەکانیان لە ئێمە جیا کردەوە پیاوەکانی لە شوێنێکی تر ئافرەتەکان تا حەدێک باش بوو درگایان کراوە بوو ئەیان توانی هاتشۆی ئەم لا ئەو لایە بکەن حتا جاربەجارێک ئەشیان بردنە دەرەوە بۆ شت کڕین بەڵام پیاوەکان نەخێوانە بوو پیاوەکان دوو قاعی گەورە بوو سجێکی گەورە بوو کاوە ئەم سژنە وەختی خۆی ڕەن دروست کراوە بۆ شوێنی وڵاخ و ئەم نەوە عشانە دروست کرا بوو وەختی خۆی ئەڵێن وەختی خۆشی ئەحمە حەسەن بەکریش لەوێ سجن بوو ئێمە لەوێ بوون دوو قسم بوو دوو قاعی گەورە بوو ئێمە تقریبا ئەو قاعی ئێمە 50 بۆ 60 کەسێکە بووین ئەگەر زیاتر بوو ئەویان بزەبت نازانم ئەو قاعەکەی ئەو بەری شەرعی نەشت بوو ئێمە لەو قاعەی تر لە ڕۆژەکە یەک کەڕە دەرگامان لێ ئەکرایەوە ئەو کەتەی تر بچوونایە دەستمان بە ئەو گەیانە یاخود کەسێک بچوای حەمامێکی بکردایە حەمامەکەش تەبان ئەوە نەبوو حەمامێکی تایبەت دروست کرابێ بۆ هەر تەوالێت بوو کرابوو بە حەمام کە خۆمان کرد بوومان بە حەمام ئەو ئاوەی کە لەوێش تەبان ئاوی گەرم نەبوو ئەوایە ماخستایە بەر خۆرەکە بۆی تۆزێ گەرم بێ بتوانین ئێمە دەسمانی پێبشۆین خەڵکی زۆر لێ بوو خەڵک زۆر گیرا بوو لەوێ خەڵکی زۆر لێ بوو وەکوتم بەشێکیان ئەو قاعی ئێمە بەشێکیان دانرا بوو عەرەبەکان هەتە دریجیان بوو بە عەرەب ئەوانیش لەسەر قەسەی هیچی سیاسی نەبوون قەزەی سیاسیتیان نەبوو نازانم قەزەکان چی بوو بەڵامی تر حەزمەت تیا بوو دزی تیا بوو پیا خراپی تیا بوو لەسەر ئەمانە گیرا بوو باشە ئەی ئێوە ئەوانەی کە لەوێ بوون هەمووی خەڵکی سلێمانی بوون یاخود لە شارەکانی ترۆخۆ لە سلێمانی پێشمەرگە نەبووە لە شارەکانی تیش پێشمەرگە بزات هەمووی خەڵکی چواردەوری سلێمانی و سلێمانی بوون ئێمە خەڵکی هەولێر و دووهۆکمان لەگەڵ نەبوو لە شوێنەکانی تر هەبوون لە شوێنێکی تر نزیکی ئێمە بوو ناوی حارسی بۆ وابزانم لەوێش مەجموعەیەکی تری لێبوون بەڵام لە لای ئێمە ئەوانەی کە لێ بوون خەڵکی سلێمانی بوو خەڵکی هەورامان بوو قەڵاتزێ بوو ئەم شوێنانەی لێبوو تقریبا چەند کەسە بوون ئەوانەی کە لێوێ بوون بە هەموو بە هەردوو قاعەکە 150 کەسێکە بوون ینی پیاوەکان ژنەکان کەمتر بوون بەڵام پیاوەکان زیاتر 150 پیاوە بوون
لێرە لە خەڵکی شارەکە گەرە پرسیارەکەن خەڵکی ناسرااو دیارە تۆ باوکریشە بۆ لە کەسە ناسراوەکان شارە هەموو ڕزی ناسیێ بەڵام خەڵکی تری لێبوو کە یاخود با ئاوا بڵین باوکو کە سوکاری ئەو پێشمەرگە ناودارانی کە لە دەرەوە بوون دیارەخۆ ئەو هەریەکە و سەر بەلایەنە کاگەنوێ پارتی بوو ئەو کاتە بەڵێ قیادە موقەتە هەبوو بەڵامێتر کە لە دەرەوە بوون بەڵێ ئەوان چی لێبوو بێژگە لە ماڵی ئێوە کەسی بێژگە لە ئێمەچی ناودار لەوێ بن بەڵێ بێژگە لە ئێمە بەڕەحمەبی عەلی باپیری لێبوو باوکی جەمالی عەلی باپیر ئەوە شەوگارێمە هەر لەگەڵ ئەوە بووین بەڕەحمەبی ئەمە وەکو یەکێک لە ناودارەکان لەوێ ئەگەر بە هەڵەیانە چوم حسەکەلۆش نازانم هاو بۆ ئێوە یا بۆ چوو بۆ حاجی حسین حاجی حسین ئەو لەسەر کوڕێکی کوڕەکەی ژیرا بەڵێ لەسەر جەلال بەڵێ لەسەر جەلالی حاجی حسین کە بەداخەوە دوایش لە هەر لە شەڕی ناوخۆیان لە شەڕی ناوخۆیان بەداخەوە بەدەستی کوردی شەید بەڵێ لەوێ ئەو بەسەر بەتایبەتی ئەوانەی کە لەو تەمەنانەیە بوون بەچیەوە خۆیان سەر خاڵە کرد ئەم ڕۆژانەتان بەچی بەسرە برد چیتانە کرد خواردن و ئاوشتان چۆن بوو وەکو ئەرزی جەنابتم کردێمە دەرگاکەمان بەس یەک کڕە لێ یەکرایەوە لە ڕۆژەکە ئەوێتتر لە ژوورۆ دانیشتون بەنسبەت دێمەوە کوڕێکی لێبوو ناوی کاگلەتی بوو برای فەرێدون ساڵح پێنجوینی بەداخەوە لە شەید بوو ئەو فەرێدون برای کاوەیە وانە فەرێدون برای کاوەیە ئەو کاوەی گۆرانی بێش بەداخەوەی کە ئێستا لەسەر کورسیە کامەرانی براشیان هەر گیرا بوو هەر لەگەڵی مابوو دایکیشیان گیرا بوو ئەو لە لای ئافرەتەکان ئەو کەسێکی خوێنەوار کەسێکی تێگەیشتوو بوو چیرۆک و شتیوای زۆر لەبەر بوو جاو کاتە تەلەڤیزیۆن شتیوانە بوو لەسەر جەندە لای ئێمە ئەیتر خۆمان بەوە خەری کرد ئەو چیرۆکی بۆ گێڕانەوە کتێبەکانی بۆ خوێنینەوە زۆر تەمەتعمان پێوا کرد ئەو من لەگەڵ عەلی باپیرا زۆر بینم خۆش بوو بەڕەحمان پێتر ئەویش سەرگوشتەی زۆر بۆ گێڕامەوە ڕۆژێکیان شتێکی بەڕەحمەبێ جەمالی بۆ گێڕامەوە ئەگەر مەجال وتی لەبەردێکی سەرا ڕاکردن هەبوو ڕاکردنێکی دوورە جەمالی عەلی باپیر یەکێک بوو لەوانەی کە ڕاکردنی باش هەبوو هیلاک نابوو وتی جەمال یەکەم کەس بوو گەشتەوە شوێنی باوڵێنەکەم بوو کوڕێک وتی جنێوێکی یاوتی ئەمە دایم یەکەمە بێ جەمالی عەلی باپیری وتی کوڕمەوە کوڕی منە جنی پێمەوەتی کوڕەکە تەریق بۆ لەو کاتە کەزانی ئەوە یەکێک بوو لەوانەی کە یعنی لەگەڵ عەلی باپیرە هەمان باشە لەوێ کە سوکار سەردانیەکردن یعنی خەڵک ماژەتان هەبوو خەڵکە هات بۆ لاتان هەواڵی کوردستانتان نەزانی جا پێشەوەی باسی ئەو بکەم ئێمە باوکم بەڕەحمە بێ لەوێ نەخۆش کەوت بردیان بۆ خسخانە جەڵدەیە لێیا و بردیان بۆ خسخانە لەوێ ئەو کاتە نەفیکراوەکان زۆر هەبوو لە خواروی عێراقیەکە لەوانە مامۆستا فایق ڕەش زانی بووی باوکم لەوەیە چوو بوو سەردانی باوکمی کردبوو بەڵام باوکم هەر لە خسخانە عینەشت دەستی بەکە لە بچەوە بوو سەردانی باوکمی کردبوو جا بەنسبە مواجهەوە بۆ سەردانیکردن بەڵێ هەمان بوو لە کوردستانەوە خەڵکە هاو بۆ لامان کە سوکارە هاتن بۆ لامان سەردانی تەواومان هەبوو ئاگاداری دەنگ و باسی کوردستان بوو بۆی ئەوانەوە و پۆلیسەکان و ئەوانەی عەرەبیش بوون لەوێ ڕێز و حرمەتێکی زۆریانەگەتی نیانزانی کە ئێمە قەزێکەمان یعنی خراپ نەبوون بەرامبەر بە هیچ شێوەیە خراپ نەبوون حرەسەکان ئەوانەی کە لەوێ بوون حرەسەکان تەنانە هەندێک کەسیانە بۆ عەشایری بوون گیرا بوون لەوێ عەشایری ئەوێ کە خواردنیان بۆ هێنا خواردنێکی زۆریان بۆ هێنان لەسەر سینی ئیتر ئێمەش بەشداریمانە یا خودت پیانەوەتین بەشداریمانەکەن لەگەڵیانە خواردنمانە خوارد نەخێر مواجەمانە بوو زۆر ڕێک و پێک بوون لەگەڵمانە لەگەڵ خوشکتووانە ینی لەگەڵ بڵێن ژنەکان خاوشی ژنەکان ئێوە خوشکەکانی خۆتانە بینی وەکو باسم کرد فعلەن ئەوان لە دیوێکی تر بوون ئێمە لە دیوێکی تر بەڵام پەنجەرەیەک هەبوو لە بینمانە ئەو کاتێک کە درگامان لێ یەکرایەوە ئەمە زۆر جا خواردنی سجلمان ناخوارد کە درگامان لێ یەکرایەوە ئەوان لەو دیەوە وەکو پێم وتی ئازاد بوون خواردنیان دروستە کرد بۆمان جا بەجارێک شیان برد دەرەوەی سجن بۆی خواردن بکڕن لەگەڵ پۆلیسا بەڵام لەوێ خواردنیان بۆ دروستەکردن پشتیشمان بۆ خواردنانە ئەبەز بە تایبەتی ئەیان قاورمە دروستەکە وەختی خۆ قاورمە دروستەکرا لە کوردستانەوە هاتن هی گۆشت ئەوانە چکە فترێکی زۆر مایەوە قاورمانە لەوێ بۆیان دروستەکردن خواردنەکە
ئێمە ئەمانێنە لێمان وەرەگرتن لەو کاتانەیە ئەمانتوانی یەکتری ببین جا ئەوەی کە دایەک یا خوشکی لێە بوو هەمان شێوەی ئێمە خواردن شتیوان بۆ دروزەکردن وەریانەکرد تۆ دایکت نەگیراوانی دایکم نەگیرە ناگیرە نەخەندا وەکو پێم وتی دایکم نەخۆش بوو ئێتر خێریم لازمەسین لەو کاتەیە ماڵێ ئێوە چۆن بەربوون ینی چۆن حکوومەت ئافواتیدا یاخود شۆڕش بڵین گوشاری خستە سەر پێشمەرگە بڵین گوشاری خستە سەر حکوومەت یاخود شتێکی وا هەبوو دوایمانەوەمان بۆ ماوەی هەژمان زیاتر کەمتر بی زەبەت نازانم کاوە ئافواتێ دەرکرا بۆ حیجزەکان ئەوانەی حیجزن ئەوانە ناکە لە سجن محکوم و نەمنەوەشانە حیجزەکان ئێمە و حارسیەوەکو لە تەنیشمان بۆ وەکو پێمەتی هێناینی بەیەکەوە بردیانین بۆ مەلعەبی ئەوێ ئیسەماوە وتیان ئەوەی تر بەرتانێن هەر خۆشیان هێنانیان هەر خۆشیان هێناینەوە بۆ سزی سەرەوەی سلێمانی ئەو شەوە لەوێ ماینەوە شەوێکی ناخۆش شەوێکی سارد بەداخەوە مدیری سجنی ئەو کاتە ئیسلێمانی بەرینیان وتیا بێ ئەم شەویش لێرە بمێنەوە بۆی بەیانی ئیجراعاتی چی هەیە بیکەن اینجا وردەوردە بەرتانین ئەوە بۆ ئەو شەوە بەداخەوە شەوێکی سارد شەوێکی زۆر ناخۆش لە ماڵی حاجی و ڕەحمانی ڕۆستەم لێەوە خواردنمان بۆ هاو تۆزێک باش بووین وەزەمان باش بوو بێتر بۆ بەیانەکەی دەرگایان کردەوە بەریانە بەڵێ کاگاسۆز بڵین سەردەمێکی ژیانی تۆ لەگەڵ وەرزشە بە تایبەتی بینە خۆش بۆ و بە تایبەتیش لەگەڵ بالەیە تۆ لە سلێمانیش و دوای ژەبی بە هەڵبژاردەی عراق و فترەیەکی ژەبی بە سەرۆکی تیپی بالێ عراق کاپتن ئەوەی ئەمە چۆن بوو چۆن ئاوام خولیا چۆن پەیدا بۆ ئایا بۆ ئەوەی بچیتە ناو تیپانەوە هەر بەڕاستی هەندێک جار ئەڵێ نەبێ بۆ هەموو شتێ بوو تایبە باسی و نازام چی ئەمانە هەبوو یانی ئەگە بۆی وەرزشکاریش بێ هەر باسی بی شتیوە ڕاستە بەڵێ من سەرەتای دەستپێکردنی یاریمەگەرێتەوە بۆ ساڵی 1976 پێش گیران نەکەم بەڵێ لەوێ سەردانی ینی وەرزشی سلێمانی مەکرد ئەمبینی کاک بێسوون هەبوو تەمرین بە یاریزانەکانی ئەوەیە کرد من مامۆستا سەڵام محەممەد کەریم بەڕەحمە بێ ئەو مەناسی ئەویش منی ئەناسی بە حکمیەوەی کە من مامۆسای من بوو و لەگەڵ عومەری براشمە ئاینەشتر یاریە کرد ڕۆژە پێی وتم وتی بۆ نایت جا باڵەکەم مناسب بوو بۆ ئەوە یاریبالە وتی بۆ نایی یاریبالە بکەیت پێم خۆش بوو ئێتر چوم ئەو کاکبێش چوومە ژێر دەستی کاک بێسوون بۆ تەمرینکردن ئەترەوە بۆ ئەو گیرانی بەسەراهەوە بەڵام دوای ئەوەی کە بەربووین دیسانەوە دەستم کردەوە بە یاری لە ساڵی 79 من و کاک بەرزانی عەبدوڵا بلیشان و کاک بڕیار باجەت ساعچی هەڵیان بژاردین بۆ منتەخەبی عێراق ئەو کاتە تەمەنمان 17 ساڵ 18 ساڵ شتێکی ئاوا بوو کە چوین بینیمان ڕۆژە دوو ڕۆژمانەوە زۆر ئیحتیمامێکی ئەو تۆیان پێ نەیاین ئەتر خۆمان گەڕاینەوە بۆ سلێمانی ساڵی 80 ئەو کاتە ئیتر من و کاکە بەرزان گەشتینە قیمە لە عێراقا تقریبان ئەتوانم بڵێن بە ناوبانگ بووین دیسانەوە هەڵیان بژێردەوە بۆ منتەخەبی عێراق چوین ئیحتیمامێکی زۆریان پێیین لەبەرەوە ئێمەش یاریزانێکی باش بووین لە ساڵی 81 بەشداریمان کرد لە بتوڵەی ئیستیقلالی قەتەر لە قەتەر جا پێشەوەی بەشداری بتوڵەی ئیستیقلالی قەتەرکەین ئێمە چوین بۆ ئوردن لە ئوردن کاپتنەکەمان کاپتنی منتەخەبی عێراق چەند مکەسەراتێکی هەبوو مدەریبەکە زۆری پێ ناخۆش بوو ڕۆژێ مدەریبەکە منی بان کردوتی ئاسۆ ئەتوانی ببی بە کاپتنی منتەخەبی عێراق زۆرم پێخۆش بوو بەڵام عەرەبیشم نازانی عەرەبیەکەم دووکەڵیە کرد وتم بۆ نە ئیتر ئەو بوو لەو کاتەیە منی کرد بە کاپتنی منتەخەبی عێراق و ئەوی لابرد ناوی عەقیل هادی بوو مدەریبەکەمان ئیتر بەشداریمان کرد لە بتوڵەی ئیستیقلالی قەتەر لە قەتەر سەدایەکی باشی هەبوو یاریکی باشمان کرد لە تقریبان هەمووی وڵاتەکانمان بردەوە ئەو کاتە من کاپتن بووم شتێکی خۆشێ لەسەر ئەو کاپتنی من کە عەرەبیم نائەزانی حەزەکەم دوایی باسیکەم ئیتر کاپتنیش شتێکی ئاسان نەبوو
زمانیش نەزانی بە باشی ئەو کاتە کاکە بەرزان بەرزانی عەبدوڵاوەرکیان خوا بیپارێزێ یارمەتی باشییان ئەو عەرەبێکی تەحەدێک لە من باشتر بوو کاپتنی هەر ئەوە نییە کە لە ناو ساحەکەیە بچی بۆ لای حەکەم ئەم نەوەشان ناکاتنیەوەی پێشەوە مدرڕێبەکە پێ دەڵێ ئەو کاتەوە بۆ بڵام ئێستا نازانم پێ دەڵێ ساعت ئەوەنە کاتی ناخواردنە کاتی کۆبوونەوەی ئەبێت تۆ تەبلیغیان کەی کە ئەچوم بۆ ژوورەکان پێمەوتن خۆیان لێ هەڵا کرد لای مدرڕێبەکە شکاتیان کەس نهاتەوە پێمان بڵێ پێیان ناخۆش بوو کە من بووم بە کات کوردێک بۆ باهین کوردێک بۆ بە کاپتن ئەوە بوو بەرزانیش مەبر لەگە خۆما بەرزانیش یارمەتیان باش ئەمە مەسەلەی باسی بوون وشتیوە هەبوو لە باسیەکە کاکە کاوەجان ئێمە لەبەر ئەوەی کە تەواو جێگای خۆمامان کردبووە باش باسی بوونەکە مشتێکە بۆ جەرمۆ لەسەر باسی بوونەکە پێشەوەی کە بچین بۆ ئوردن کابراایەک هەبوو ڕائیدێ بوو ڕێزی وەفدمان بوو ئەم ڕێز وەفدە کە هات لە بۆ ئوردن لەگەڵمانە پێشەوە کۆبوونەوەیەکی پێکردین دانیشتین هەر لەگەڵ یەکەم قسەی وتی طبعاً كلكم باعثيين يعني بێگومان هەمووتان باسین بەڕاستی زۆرم پێ ناخۆش بوو ئەو کەلیمەیە من دەستێکم بەرز کردوتم العفو ئوستاز ئانی و بەرزان و باسین خۆکێ بەوەشیلی بەرزانی خۆشم کرد بەوەشیلی بەرزان طبعاً زۆری پێ ناخۆش بوو ڕەنگی کە ناو ڕەنگی بوتی لا بالئیجماع كلكم باعثين يعني بە کۆمەڵ هەمووتان ئترم کابرا تا چوینە گەڕاینەوە لەگەڵ منا قسەی نەکرد ئێمە باش بووین من کاپتنی متەخەبێراق بووم لە بتوڵی استقلالی قەتەریشە دوو کەسیان لە عێراق هەڵبژارد بۆ متەخەبی خلیجی عەرەبی من یەکێکیان بووم کاکە بەرزانی یەکیان بوو کاکە بەرزان بربڕەی پشتی تیپەکە بوو منیش کابز بووم لەبەرەوە هەردووکمان مقابلەی سەحوفی کراین هەردووکمان هەڵبژێراین بۆ متەخەبی خلیجی عەرەبی ئەوان تەوان پێیان ناخۆش بۆ منەوە کەسانە ئاوا بێتەوە کورد بوون و باسی نەبن بەڵام شتێکە بە ڕسمی پێتان بڵێن و ئەبێ بن بە باسی نەبوو شتی نەبوو پێتان بە زۆر بڵێ نەبی باسی بن پێیانەوتین وەرن بۆ بەغا چتانەیە بۆتانەکەین بەڵام ئێمە هەردووکمان ڕەفزیەوەمان کرد بەڵێ نەخێر لە سلێمانی زۆر کەسی ناودار هەبوو ئەگە هەر وەکو یادکرد بۆ یاری بالە بێ یاشتیتر بێکو حەمەی عەبۆل و ئەمانە ئەو بەچی وە بەناوبانگ بوو لە سلێمانی وەڵا حەمەی عەبۆل یاریزانێکی باش بوو قسە خۆش بوو یاریزانی تۆپی بێ یاریزانی تۆپی بێ قسە خۆش بوو خێزانەکەیان هەمویان عینەشت یاریزان بوون قسە خۆش بوون ئتر وەکو پێموتی یاری باشیە کرد قسەیە لەسەر حەمەی عەبۆڵی تۆزێ جیاواز بوو سەرۆکژی جاوە و فەلا حەسەنە ڕۆژێکان شتێکی خۆش هەیە لەسەر ئەویش لە حلە بووین یاری کۆتایی بوو کە چوین ئەو کاتە کاسەکانمانەوە دەگرت حەمەی عەبۆل ئەو کاتە بۆیە بچوایە ئەو مدەڕیبی ئێمە بوو بچوایە بۆ لای مەحافز کە جایزەکەی وەرگرتایە چوو بۆ لای مەحافز و تەقەی لەگەڵا کرد و فترێ مایە و مەحافز قسەی بۆ کرد و ئەمیش هەر سەری عەلەقان هاتووە بۆ لامە هەمەوتمانەوە چی بوو کاکە بۆ نەتاخیر بوویت وتی کاکە زۆر قسەی کرد و ئەمانە و ئەی تۆ هەرەوت نعم نعم وتی هەر بڵێم نعم ئەگە بڵێم لا ئەڵێ لێش کەوتی لێش ئەبێ بۆ شەرەکەم باشترین شت بەەوە خۆمە پەڕانەوە خۆشەکانی حەمەی عەبۆل زۆر باشەکە پشوویەگەین و دوایی باسی کۆمەڵی بابەتی دیکاکەین کە سەردەمە ناخۆشەکانی تۆ زیندان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرەدەی لەگەڵ کاگە ئاسۆی عەلی نەجار یەکێک لە زیندانیا سیاسیەکانی ساڵانی هەشتا کاگاسۆ ئێوە بەهۆی کاگەنوەری براتانەوە بوو پەیوەندیتان کە بە ڕێخستنەکانەوە یاخود خۆت لە ڕێگەی ترەوە پەیوەندی کرد بە ڕێخستنەکانەوە کاکەکاو بۆ ئەمەیان تۆزە بگەڕێن داوە بە ڕەحمە بێ شەید ئەنوەر لە دوای نەکسەی شۆڕشی ئەیلول پەیوەندی نەپسرا بوو بە تایبەتی بە کاک ئیدریسەوە جارێکیان ڕۆشت بوو بۆ ئێران کە هاتەوە پەنجەی پێی بەفر بوو زستان بوو پەنجەی پێی ڕەش بوو مان لەکوێ ئەمانە تیان لە بەغا بووم بەڵام تو مەزلای کاک ئیدریس بوو پەیوەندی ئەو بۆ ئەو کاتە ئەگەڕێتەوە واتە پەیوەندی نەپسرا بوو من لە ماڵی حەسەنی حەمە پۆلیس ئیشمە کرد بە ڕەحمە بێ لەگەڵ شەید ئەنوەر
هیچ کاتی هەستم پێ نەکرد کە شەید ئەنوەر لە ڕێخستنەکانە ئیژەکاتەوە نەخێر من ئاگاداری ئەو نەبووم ئەویش ئاگاداری من نەبوو پەیوەندیەکانی من ئەگەڕێتەوە بۆ ساڵی هەشتاویەک من هەواڵ ئاکۆ چاوشین لەگەڵ نزار سەرسپی ئێمە هەرسێکمان لە ڕێخستنەکانی ناوشارە پەیوەندیمان کرد بە لیژنی ناوچەی سلێمانی بەڕەحمەت ساڵی چەند جەزای عەلی کات ساڵی هەشتاویەک ئەو کاتە مەسئولیشیان بۆ دیاریکردن کاک مامۆستا شەید غەفوور بەڕەحمەت بێ غەفوور جەلال باراوی پەیوەندیمان بەوە بوو کەسێکی زیرەک بەتوانە ئازا لەو کاتەوە پەیوەندەکانمان دەسی پێ کرد هەچ ئیشێکی کرد ناوشارمان نەکرد شەید غەفوورمان لەگەڵا بوو چالاکی سەرچیەکانی ئەوە چالاکیەکانی ئەو کاتە تازە پارتی دیموکراتی کوردستان گەڕابەوە بۆ ناوچەکە پێویستی بەوە بوو بە خەڵکی بناسێنینەوە ئەو کاتانە زیاتر دیوارنووسین هەبوو ڕسم هەڵواسی نەبوو دیوارنووسینەکانی تر شیعاراتی پارتی بوو و وێنەکانیش وێنەی بەڕەحمەت بەبەرزانی و کاک مەسعود بوو هەڵمانەواسی ئێمە لە چالاکیەکە کە چالاکی سەربازیتان سەربازیمان نەکرد ئێمە داوامان کرد چکە گەنج بووین داوامان لە شەید غەفوور کرد وتمان ئەگەر دەمانچە هەیە چەگەی ئێمە ئەتوانین خەڵک اختیالات بکەین بەڵام ئەو کەسێکی تێگەیشت و زاناتر بوو وتی ئێوەمان بۆ شتی ترداناوە خەڵکی تریشمان هەیە بۆ نەوە کاران پێویست ناکە فعلەن هەر ئاواژ بوو خەڵکی تریان نەبوو بۆ کارانێتر ئێمە کەواتە کارەکان دابش کرابوون دابش کرابوو بەڵێ کارەکانی ئێمە وەکو باسم کرد ئەوە بوو دیوار شتنووسین لەسەر دیوار باش و ڕسم هەڵواسین کەواتە ئێوە چۆن گیران ینی تۆ ینی فریای زۆر چالاکی کەوتن یاخود هەر لە یەکەم چالاکیە کەوتنە تەڵەکەەوە نەوەڵ ئێمە چالاکیمان کرد چالاکی باشمانە کرد تقریبا ئەو ناوچانەی کە بۆ ئێمە دیاری کرا بوو توی مەلیک و ئیسکانی ئێستا و ئیسکان تقریبا سەر و سجن ئەوانە هەموو بۆ ئێمە دانرابوو دیوارەکان ئەو کاتانە شعاراتی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر بوو زۆر بە شێوەیەکی ناشرین نووسرا بوو بەرامبەر بە پارتی ئەوەی کەشتی ئەنووسی زیاتر ئاکۆ بوو ئاکۆ چاوشین دەسوخەتی جوان بوو شتەکانی ئەنووسی ئەوەی کە حیمایەکردین بەڕەحمەت بە شەید غەفوور لەگەڵ کاک نزارە منیش جابەجاری دیوارەکانمان نووسی پەمپەکەم پێ بوو بە شەید غەفوورم وتم کاک غەفوور ئەو قسانە زۆر ناشرینە بەخوا من تەحەموول ناکەم وتی منیش بەرامبەر بە یەکێتی ئەنووسم وتی تۆ ناتوانانی ئاسۆیجان وەرەقەیەکی بۆ دەرناموتی لەم وەرەقەیە زیاتر کە لەسەرەوە بۆمان ناتوە تۆ ناتوانانی لابی ئێترەوە بوو فعلەن نەمنووسی شتی خراپ نەنووسی ئەو شعارێک کە من نووسیم شعارێکی دوور و درێژ بوو پێویست نەبوو لەو کاتیابی نووسم کە تۆ بووە شعارێکی سادە و کورتە بنووسایە نووسیم بژی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی هەواڵی تێکۆشەر مەسعود بەرزانی ئەمە جملەیەکی دوور و درێژە لەو کاتێ ترکە چوینەوە دوانیەوە ڕۆکەی گەشتینەوە لە نادی عومالی نازانم ئێستا چییە بەرامبەر سجنی سەرەوەی سلێمانی بوو کۆبوونەوەیکی پێکردی من و کاکە ئاکۆ و کاکە نزار یەکەم قسەی ئەوە بوو وتی هەواڵینە کاکە ئاسۆ شتێکی وای پێوتم وتی من ئەوان شتیان نووسیەوە منی شتە نووسم ئەو مۆقیفم زۆر لاجوان بوو تاکو ئێستاش کردومەتە ئەڵخە و خسوومەتە ژێمەوە ئامۆژگارێکی زۆر بەسوود بوو من وتی ئاسۆ ویسێتی شت بنووسێ دژی یەکێتی بەڵام نەمێشتووە وتمە ئەگەر ئێستا ژەڵم ئەگەر تۆ شت بەرامبەر ئەوان بنووسی ئەوان شت بەرامبەر تۆ بنووسن دژمنی سەرەکیمان ئێمە وەلانین دوژمنی سەرەکیمان ئێمە باسە فعلەن واژ بوو بەم شێوەی بیریە کردەوە بەڵام بەداخشەوە دوایەکە شەهر بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان شەید بوو لەبەر ئەوە چالاکی ئەوە یەکەم چالاکیمان نەبوو چالاکی زۆرترمان نەبوو پێشەوە بەڵام ئەو چالاکەی کە پێوی گیراین ڕسم هەڵواسین کەواتە کەی لە چ تاریخێکە جەژن بوو ئەگەر لە بیرم مابێ سێم ڕۆژی جەژن بوو لە نادی سلێمانی ساڵی 1982 سینۆ جەژن بوو بە مامۆستا غەفوور مامۆد مامۆستا چەند ڕسمێ ماوە پێشووتر کە هەڵمان نەواسی بوو مەجالمان نەبوو
با بچین ئەو ڕسمانش هەڵواسین وتی نا پێویست ناکە ئەتر زۆر ئیلحاحمان لێ کرد ڕازی بوو وتی بڕۆن ئاگاتان لە خۆتان بێ یەکەم جار بوو کە نەیە لەگەڵمانە بۆ حیمایی ئێمە چوون لە توین بەلیک چەند ڕسمێکە بوو هەڵماواسی یەکە لەو شوێنەی کە بیرم مابێ دوکانی غەنی هەبوو لەوێ بەسەر سوچی دوکانی غەنی هەڵماواسی سەروتر عینەشت هەڵماواسی ڕسمێکی کە پێیما بوو ئاخر ڕسم سوچی ماڵی باوکم ئێمە لە کۆڵانەکە بوون سە سوچی سەجادەکە ڕسمێکمان بەوێ هەڵواسی من بە سیفەتێک کە باڵام لەوان بەرزتر بوو ڕسمەکەم هەڵواسی سیکۆتینم لیا و ڕۆشتین کە ڕۆشتین بە کۆڵانی ماڵی باوکما سەرکەوتین بۆ سەرەوە ئێتر ئەبواە هەرێکی و بچایە بەلای ئیشی خۆیەوە ئاکووتی منە ڕۆمەوە بەرەو ماڵەوە وتمان بڕۆ خواحافیزە بێ ئەبواە نزاریش بۆ ماڵەوە بڕۆشتاوە نزاروتی نە ئێمە چەند نامەیەک هاتووە لە ماڵی بەڕەحمە بێ ئەنوەری برام ئەو کاتە لەناو شارا بوو ئەبێ بچین ئەو نامانە بیهێنین و بیگەێنین بە شوێنی مەبەست بەڵێ باشە ئێمە ڕۆشتین ئاکۆ بە تیجایەکی تر ڕۆی ئێمە بێ تیجایەکی تر ئێمە بە تیجایەکەی تر کە ڕۆشتین لوتمان بوو بە لوتی مەفرەزەیەکی ئەمنەوە دابەزین و داوای هەویان لێ کردین منیش هەویەکەم مایە قوتابی بوومە و کاتە ئەویش هەویەکەی تەفتیشی کردن کە تەفتیشی کردن من سیکۆتین لە گیرفانمان مابوو لەگەڵ ئەو کاتە بەکرە هەبوو کاسێت لە لای کاک شێرزاد تەجلیلم کردبوو ئەو شتانیان لە گیرفانی منا دۆزیەوە ئەتر ئەوە بوو سواری سیاریان کردین نزاریان برد دەرگای ئەو دیوە کە سواری سیارەکەی بکەن نزا فرسەتی هێنا ڕای کرد کە ڕای کرد بەداخەوە ئەو کاتە نزیکی مقڕێک هەبوو لە توی مەلیک شەهید عوسمانیان پێوت نزیکی ئەوێ بوو بۆ ئەوەی کە ئەوان نەیبینن ترسی هەبوو لەوان دیسانەوە کە ڕای کردەوە هاتەوە بەردەمیان نزیک بۆ لیان لە کۆڵانەکەی تر بینیمان جنێوێکیان ناوتیان ئەوەتە کەوتیانەوە تاوەتی ئسعات ئەوی تریش سەرخەن ینی من ڕاستێکە منیش فرسەتم هێنا ڕابکەم بەڵام من کلاشکۆفیان لێ نامەوە نزار کە ڕای کرد کەسێک دوای کە و چواردە فیشێکی پێوە نابە دەمانشە بەڵام خواکردی هیچی بەر نەکەو فیشێکی بەر ئەم پێستێکەوە ئەتر گیرایەوە ئەویش لە لای مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە ئیسکان بەداخەوەی تر کەچوین کەوت بوو ئەویش گیرایەوە تر بردیانین بە دەست بەسەری بۆ ئەمە لە ناو سیارەکەیەتر بوو بە هۆسە و لەگەڵ یەخترا قسەیانە کرد و بە جیازۆم ناوەشتانە و مخەڕیبمان گرتووە و بردیانین بۆ ئەمنی سلێمانی نەک ئەمنە سوورەکە و کاتە ئەمنە سوورەکە نەبوو ئەمنە کۆنەکە ئەمان برد بۆ ئەوێ لێ جیانکردنەوە یاخود هەر بێکەوە لەوێ ئیتر کاکە نزاریان برد بۆ تیمارکردنی دەستی بردیان بۆ قسەخانە ئیتر من مامەوە لە ژێر دەستی ئەوانە دەستیان کرد بە لێدانم تەعزیب تەڵان تەعزیبێکی زۆریان نام لە تەعزیبەکانێکی لەوانە فەلاقەکردن بوو هەڵواسین بوو ئیتر ئەنواع شت یعنی هەر یەکسەر ئەو شەوە دەستیان دوایی یەکسەر ئەو شەوە نەکەر ئەو شەوە ئەو ڕۆژە دەستیان کرد بە لیانی من نزار لە قسەخانە بوو لیانێکی زۆر فەلاقە و پێم وتی ئەمانە ئەمە بۆ یەکەم جار ئێتر بردیانم لە شوێنەکە فڕیانە بۆ جاری دۆم دەمە ئێوارە بوو نزاریشیان هێنایەوە ئەتر هەردووکمان کەوتنی ژیانی هەردووکمان بەبێ ئەوەی پێشە بڵێن بۆ لێدەین هیچ شتێک نەبوو بڵێ احترافکە چییە چی نییە هیچ هەر لێیانەیت لەژێر سەرپەرشتی نەقیب مەدحەت کۆیی بوو خەڵکی کۆی کورد بوو بەڵێ ینی ئەو خۆی لێدان ئەو خۆی سەرپەرشتی لیانەکەت و خۆشی لێیە تەنانەت ئەرۆڵا بە کوردی تاقیقی بە کوردی لێکردنی قسەکانی کوردی ئەوت ئتر ئەوە بوو کە نزاریشان هێنایە و بە هەردووکمان بە هەردووکمان لە ناو ساحەکە تر لیانەین لیانێکی داوای چیانەکرد مەسەن هیچ لیانەوە بە هیچ شێوەیە پێناڵم بە هیچ شێوەیە داوای هیچ شتێکیان لێ ناکرد ئەمە یەکەم ڕۆژ لیانێکی باش بۆ دۆم ڕۆژ کە نزار لیانەیە لەوەیە قسەیەک بۆ ئەوانش بکرێ
کە لە نزاریانەیە ئەو دەسە بەرزکەرەوە بۆی بەردەسی برینارەکەی نەکەوێت وەڵحەسڵیانەکە زیاتر لەسەر من بوو چکە شتەکان لەسەر بە من گیرا بوو هەمسی کۆتینەکە هەمێ ئەتر بۆ بەیانەکەی کە دیسانەوە بانگیان کردین ئەماوت هیچ نین هیچ شتێک نازانین بۆچی لێمانێ نەم حەڵەت ئەم شتانە لەو کاتەیە شریتەکەیان خستە ناو تەجیلێکەوە هیچی تیان نەبووتم بەشکم میشەڵات تەجیلەکەن نەیگرت بێ یاخۆ نەیخوێن بێتەوە چوزانم تەجیلی نەکرد بێ دووەم جار کە هەڵیان کردەوە چوە سەر ئەوەی وتی پارتە دیموکراتیا کوردستانی ئینی محەممەد تایب تاهیر بوو تازە دەرچوو بوو ساڵی 82 ئەو گۆرانیانی بەسەر بەرزانیا بوو ئێتر دوو ئەوەی تریان لێیان ئەتراف کرد چۆنە لە شوێ بووە ئەمە چین و چینی ئەتر من لەو کاتەیە شتێکم بۆ هاوڕاستەکەی من وتم من کەسێکی دارتاشم لەگەڵ کەسێکی خۆما ئیژەکەم ئەم سیکۆتینەی هەمە هیچ دوکانێ هێناومەتەوە لە گیرفا ماماوە بەڵام ئەمی تریان تۆزێ مشکلە بوو ینی شریتەکە ئەو شرێتە لەکوێ بوو چکە منە شرێتەم لای کاک شەرزاد تۆمارکەدە بوو لە ئەمن خەڵکی ترتان بینی یاخود هەر ئێوە بوون کە ئێوە جیران خەڵکی تری لێ بوو کەسی تری لێ بوو کە ئاشکەنجیان بن یاخود لەوێ خەڵک هەبوو مەسەلەن زۆر جا باسیەوەکە نەڵەن زیندانیەکان لە ناوخۆیانە پشتیوانی یەکتریان کردووە ڕێنوانی یەکتریان کردووە کە یاتراب نەکەیت و ینی ئەو شتانە هەبوو کاتێک کە ئێمە گیران لە سینۆیە دوو مانگ بەسەر ئافواتی ساڵی 1982 تێپەڕێ بوو ئافواتێکی ئەم بۆ کورد دەچوو بوو کە ئێمەیان برد بۆ ئەوێ کوردی لێ نەبوو تەنیا کوردێکە لێ بوو بێ ئەفوو ئابزانم کوڕێکی گەنجی مناڵ بە ناوی تاریقی یوسی ئەبەکە بوو شتی ئاوە بڵێ ئەو لێ بوو لەسەر چیگیرا بوو نازانم تەنیا کورد کە لێ بوو ئەو کوڕە لەوێ بوو کوڕە مناڵکاری یارمەتێکی زۆریشیان بڵێ لەوێ شەقێکیان لە چەناگەم هەڵا بوو دانەکانم تقریبا هەموو بەلایەکەوت بوو عینەشت لە ملیشم ئاوە ئاسا بوو ئەو مناڵی کە پێڵم تاریق ئەوە یارمەتی زۆری یاین کاکە نزار نەیەتوانی سەری بشوە ئەو سەری بۆ ئێشت ئەتر تۆزێک مەساجی چەناگەی بۆ کردم تارە ینی ئەو برایینە برایی کاوە برایی کاوانە بەڵێ بەڵێ کاوەی سوێبە لەم ڕۆژانەیە بینیم و شتەکانی بیرخستمەوەتی من لێ ئێوە کە ڕۆشتن ئەویشیان بردیا ئەو بەجێ نانە ئەو بەجێمە بەڵێ ئەو دوای ئەمەی تر نادەم بەر بووە حتمما بەڵام کە ئێمە ڕۆشتین سیانزە ڕۆژماینەوە ئیتر بردیان خستیانی ناو بۆکسێکەوە بردیانی بۆ هەیە ئێمە تەبەن نەمانەزانی بۆ هەیە لە ڕێگای تر زوو ئەوەستا و ئاهاتن سێرێکیانە کردین و ئەچون و ناو سیارەکە تا گەیانینە کەرکک کە کردیانی بە سجنەکەیان نووسرا بوو شۆرتت کەرکک ئەتر بە نزارم وتم نزار خەمن نەبێ بردوین بۆ پۆلیس ئەتر لەو کاتەیە کە دابەشیان کردین نزاریان لەبەرەوە کە برینار بوو بردیان بۆ جەماعەکە دوو بەش بوو جەماعەکە لەگەڵ ئینفرادێکە منیان برد بۆ ئینفرادی هەژور بوو پێگات بوو لە 16 ژوور لەم دی و هەشت لەو دی و من لە ژووری لەو ژوورانایە بووم ژوورەکان زۆر بچوک بوو تقریبا مەتر و 65 هەفتە بە مەتر و 50 شتێکی ئەوە نەبوو ینی جێگای خۆم نابووە با بڵێن هزار حاڵ یاخۆ خۆم لوولەکە تا جێگای نووسنەکە بووە بە تەنێکی لێ بوو ئەمە ساڵی 82 خۆتزانی هەرچاو زستانی 82 زۆر سارد بوو ئێمە بە جلی هاوینەوە گیراون هیچ شتێکی تریشمان پێ نەبوو ئەتە تقریبا ماوەی دوو مانگ لەوێ لە ئینفرادەکە مامەوە دوو مانگ لەوێ جگە لەو ئەشکەنج دیارەوە شەر بۆ خۆی جۆرە ئەشکەنجەیەکە کە تۆ لە ئینفرادیابی ئەشکەنجی تریاندان یاخود کاکە کاوە من وەکو پێم وتی من لە ئینفرادەکان بووم ژێر ئینفرادەکان هۆڵێکی گەورە بوو لەوێ تحقیقیان لە خەڵک کرد یعنی هەچ کەسێک تحقیقەکرا من جۆم لە هەموو شتەکانیان بوو ئەوەنە نزیک بوو لە منەوە ڕۆژێکیان بەیانەیەکی زوو پێش ئەوەی کە خواردن تەوزیع بکەن من لە کونی دەرگاگەوە سیرمە کرد کوڕێکی مناڵکاریان لە جەماعەکەوە ئەو شوێنی کە خەڵکەکەی دێبوو ئینفرادەکە ناڵم جەماعەکە
بردیانە ژوورەوە دەموچاویان بەستە بوو چاویان بەستە بوو بردیان بۆ ژێر زەمینەکە پاش فترەیەکی کەم دوو جەلات چوونە خوارەوە هیچیان کتاب و شوای بەدەستەوە بوو چوونە خوارەوە دەستیان کرد بە لایانی ئەم مناڵە لە چاو مناڵ بۆ حەڤە ساڵ شتێکی 16 ساڵ بوو وەکو باسییان کە دوایی زۆریان لێە من هەچ کەسێکیانە بردە خوارەوە تقریبا من کاتەکانم دیارە کرد بزانم چەند لێنن چەند لێن چۆن لێن لەبەرەوە خۆشم ئەمزانی مەسیرم هەروە بێت من ئەم کوڕەکە بردیانە ژوورەوە خوارەوە تقریبا 250 کێبڵ بوو دار بوو چی بوو پیان ناکێشە من 250 ژمار ئەمە بێژگەلەوەی کە تیارە بەسەرما ڕۆی گوێم لێ نەبوو قتار بەلامانە ڕۆی گوێم لێ نەبوو ئەو 250 ژمارد بەڵام لە بینی ئەو 250 چەند جارێک دیار بوو لە هۆش خۆیە چوو لێیانەیە پیانەوت گوم هەستە جنێوی ناشنا پێە دیار بوو لە هۆش خۆی چوو بوو فترەیەکی تر دەستیان پێ کردو دیار بوو هۆشیان نایەوەتر هۆشێنانەوەکە ئاویان پیا کردووە چۆنێ بوو دیسانەوە لێیانایە ئەتە دوای ئەوە گوێت لێ بوو ئەمە من گوێم لێ بوو ببینین نانە ببینین ئەتر لە ئاخر شتایتر گوێم لە هیچ شتێ نەما هەچەند هاواریان لێکرد جنێیان پێ هەستە هیچ ئەتە چاوم لێ بوو دوو جەلادەکە هاتنە دەرەوە و ڕۆشن بە پێکەنینەوە دووسێ جەلادی تریش چوونە خوارەوە کە چوونە خوارەوە ئەم کوڕە گەنجیان هێنایە سەرەوە دەستیان کرد بوو یەکی ئەم دەستی یەکی ئەو دەستی هێنایان سەرەوە بەرامبەر ئەو ژوورەی من کە لە کونی دەرگاکەەوە سێک مەکرد لەوێ بەداخەوە فڕیاننا دەمی کرابەوە کاکەوە ئاوا دەمی کرابەوە شەهید بوو ئتر هاتن جەلادەکانی تر هاتن سێریانە کرد یەکیان ئاگام لێ بوو هەر بە پۆساڵەکەی ئەیا لە دەمەوە دەمی داخست ئەوە زۆر کاریگەری کاری زۆر خراپی کردە سەر من نەفسیەن زۆر ڕووخابووم لە ئینفرادی و نانم بۆ نەئەخورا و چکە من لەمەم هەڵیرابوو لە دانم هەڵیرابوو منەوە کاتە ڕاضێکی بەهێز بووم بەڵام وام لێ هاتبوو لەوێ وەکو پەیکەری ئێسکێ مابوومەوە گۆشتم پێوە نەمابوو دوای نەتزانی ئەو کەسە چیە ئەو کەسە وەکو کە دوایەکەی دوای ئەوەی کە ئینفرادەکە نەما یاخود با بڵێن هەیە نەما شتەکانیان بە من کۆ کردەوە دوای ژێنە سەرەوە چوومە ئەوێ وتیانەوە کوڕێ بوو ناوی جەبار هەمە ئەمین بوو بەداخەوە گەر برینی کە سوکاریانم نەکولات بێتەوە ئێستا ناوی جەبار هەمە ئەمین بوو جەبار هەمامی بەڵێ لە شەهید بوو لەسەر چی وەڵڵاهی نازانم ڕاستەکەی نازانم لەسەر چکە من ناڵم لە ئینفرادەکەم کە چوومە جەماعەکەش مەجای ئەوە نەبوو کە پرسیار لە یەکترکەین چکەوە دوام یەک دوو کەسی بەڵام تۆ بۆ خۆت بینیت ینی بەڵێ خۆم بینیم کە شەهید بەڵێ خۆم بینیم بەداخەوە ئەوە یەکێکە لەوانەیە کە بە حیاتم بە هیچ شێوەیەک لەبەر چاوم من نابێت ئەرەوەڵا ئەوە لەبەر چاوی خۆمە ئەویان شەهید کرد و جا نازانم ئێستا جەنازەیان نابێتەوە باوەڕ ناکەم جەنازەیان نابێت چکە لەژێر تازیبە ئەو کەسەی کە شەهید دەبێ جەنازەکەی نایەنەوە بەڵێ جا بۆی هەرمادام باسیەوەکەینەوەی کە تۆ بزانی یاخۆ بیستی بێتت دواتر و ئێوە کۆمەڵی زیندانی سیاسەکانتان هەیەوانە نازامەگە لەگەڵ یانی لەو فترەیە خەڵک زۆر لە ژێر ئەشکەنجەیە شەهید بووە ینی خەڵەکە بووە بێژگە لەو شەهید جەبارەکە لە ژێر ئەشکەنجەیە شەهید بێ منۆکو خۆم ئەوم بینی ئەوەت بینی بەڵام ئەوەی کەسێکی تریش کە نزیکی خۆمە شەهید ئاراس ئەویش لە ژێر تازیبە ئەو ئاراس کۆمەڵە بوو هەر کەسی نزیکی خۆمە خزمی خۆمە کۆمەڵە بوو بەداخەوە لە ژێر تازیبە دەرنەچوو ئەویش هەرمێتەکەیان تا ئێستا نەیاوەتەوە نازەکە نازانی لەکوێ ئەو هەبووشتی وای هەبوو تەبەن لەوێ هەبوو شتەکانت نایەنێ ئەو خواخوایانە چۆنە بێ ئەتراف کەیتر لەوە ئەچوو هەچ کەسێک لە ژێر دەستیانە دەرنەچێ لەوە چێت تەکریم بکرێت بۆیە بەم شێوێ درندانەیە ئەویان بۆ خەڵکا کرد یەکێکتریش ئاینەشت بەڵامەوە لە ژێر تازیبەوە لە تەسویراتی بەغا شەهید بوو بەداخەوە ناوی ئەنوەر بوو سۆشیالیست بوو فیشەکی یا بووی لە سکی لە پشتەوە دەرچوو بوو بڕێ پشتی شکانە بوو هەست و شتی وای نەما بوو لە بەتانیا بوو ئەو لە تەسویراتی بەغا خزمەتێکی زۆرە کرا کوڕێکی زۆر بەجەر بوو چیە خزمەتێک
وەڵا هەموو خزمەتی ئەکرد بەڵام کوڕێک کە زیاتر خزمەتی کرد ناوی حەمە ڕۆستەم بوو ئێستا لە یەکەکانی هەفتایە ئەوە زۆر خزمەتیە کرد ئەتر بەیانەیەک هەستین بەداخەوە وەکو پێموتی زۆر کوڕێکی شۆڕژگەر گورە بەرز ئامۆژگاری ئەمەیە کرد ئەو بەیانەیەک هەستین بەداخەوە جانێ دەژوو شەید بوو یانێگە شەیدیش نەبووە حکمی عیدامیانەیە ئاوا شەر عیدامیانە کرد ئەوەشم بینی بە چاوی خۆمن لای خۆمان بوو ئیتر بۆ خەڵکی تر نەوەڵا خەڵکی تر زۆر شت ئەگەێڕنەوە بەڵام من بە چاوی خۆم نەمبینی ئەو فترەی کە تۆ لە بڵین لە ژووری ئینفرادیا بووی خواردن چۆن بوو خواردنیانەدانێ چوونە سەر ئاو ئەم شتانە چۆن بوو کەسی تر دەبینی قسەت لەگەڵ کەسا کرد کەس هەبوو قسەی لەگەڵکەی لە ئینفرادەکە هەژور ئەم دی بوو هەژور ئەو دی بوو بەتەنیش منەوە بەداخەوە ئافرەتێکی لێ بوو بە گریانە ئەمزانی کە ئافرەتە هاوار و ئەمنەوە ئەشتانە کە جەلادەکە ئاجوژورەوە زیاتر هاواریە کرد خاترە الله و توخوا و تو پێغەمبەر و ئەمنەوە ئەشانە بە کوردی و بە عەرەبەکەی باش نەبوو دیار بوو کە ئەچۆ ژوورەوەی تر من نازانم چ تەعادای لێ کرد چی بوو ئەگریا هاواریە کرد هیچ دەسەڵاتێکم نەبوو ئەوە لەوێ بوو لە تەنیش منەوە بوو گوێ لە چیتریەوە ئافرەتە بوو ینی هەر ئەوەندەی زۆرتر گریان دوای ئەوەی کە جەلادەکە ژەڕۆشتەوە زیاتر گریانی ئەوە تر گریان بۆ مناڵی بوو گریان بۆ وەزعی خۆی بوو ئازار بوو ڕاستەکەی نەمەزانی نا ئێمە تاک دەرگامان لێ کرایەوە ڕۆژی جارێ دەرگامان لێ کرایەوە سەتڵێکیاندا نبوو لە ئینفرادەکە ئەم سەتڵیان بۆ میزکردن بوو سەتڵێکیش ئاوی تیا بوو بۆ خواردنەوە تۆ شووی لەو کاتانەیە ئەو شتانە ئەڕش و این تازە دێنایە ئاوی تازە دێنایە کەسی نابینی بەڵام ئەو ئافرەتە بە حکمیەوەی کە لە تەنیژ منەوە بوو ئەبەو شەوەی ئەمزانی کە کاتێ بە قسە لەگەڵ نەکرد لەگەڵ ئافرەتەیە مەجای ئەوە نەبوو یاخود نەدەتوانی قسە بکەین ئەتر وردە وردە خەڵکەکان تەسفیە کرد ئەیانبر بۆ هەیئەی کۆن ئەمە هەیئەی تازە بوو ئەیانبر بۆ هەیئەی کۆن زۆر باشە جایمە حەزەکەی لێرەیە کۆتایی بە مەڵخەیەنین و لاڵخەی داهاتوودا باسیەوە هەیئەی کۆن و هەیئەی تازە و لابردنی ئەم هەیئانەی کە زۆر زۆر باسی هەیئاکرێت لە مێژووی زیندانی سیاسیەکانی کوردستاندا لاڵخەی داهاتوودا باسی ئەوە ناکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆیل خەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێرم تۆ ئەو فترەی لە هەیە بووی جگە لەوەی کە پێتان گیرە یاعترافی ترتان کرد کەستان بەگردا ئەحمە حاجی خۆی بۆ ێژێڕامەوە ئەو خەڵکیان خسووتێت تێزار بتڵیان بەکارێناوە و تویان بەکارێناوە قافەکان ئەو کەسانە بوون کە بۆوانجیان کە چوومە ژوورەوە حاڵەتێکی زۆر سەیرم بینیەوە سجنە هەمووی سپی زەرد هەڵگەڕابوون چکە ئەمە چەند ساڵێ بوو لەوێ بوون هەتاویان نەبین ڕووداوێکی ناخۆش بۆ تۆ چۆن هەواڵی شەیرکردنی ئەنوەری عەلی نەجاڕ ئەو ڕۆژەی کە بە ڕەحمە بێ ئیدریس بەرزانی لە ئێران ئەمری خوای کرد من بە ڕادەکە گوێم بێت هیچ کاتی پەشیمان نەبوو ئەو کاتی کە زۆر تووڕە بووم دژی حکومەتەکەم و دژی حیزبەکە و دژی کورد بە هیچ شێوەیەک قسەیەکی غەڵەتم نەکرد و ناشی